بۆ جارێکی تر سەرۆکی فراکسیۆنی و کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بە هاوکاری خێرخوازان هەڵسا بە دابینکردنی بڕی 28,000 لتر نەوتی سپی بۆ هاوڵاتیانی کەم دەرامەتی شاری هەولێر کە 1400 جلیکان نەوت بوو بەسەر 700 ماڵە هەژاردا دابەشکرابوون. لە دوای هاتنی ئەو شەپۆ لە سەرمایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووەوە بەفر سەنتەری شاری هەولێری گرتەوە، خەڵکانێک بەردەوام پەیوەندیان پێوە دەکردین و داوای بەدەمەوە هاتن و هاوکاریان دەکرد بە جۆرێک کە توانای کڕینی دەبێک نەوتیان نەبوو. ئێمەش لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی وەک ئەرکێکی ئەخلاقی و ئاینی و ئینسانی لەسەر ڕاستپاردەی بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەستاین بە دابینکردنی 1400 جەلیکان نەوت دابەشی دەکەین بەسەر 700 خانەوادە و خێزانی فەقیر و هەژار و کەم دەرامەت و یەتیم. خوای گەورە پاداشتی بە خێری ئەو خێرخوازانە بداتەوە کە هەمیشە هەماهەنگ و هاوکارن لەگەڵمان. لای خۆشیەوە بەشێک لە هاوڵاتیان گازندەی ئەوە دەکەن کە تاکو ئێستا نەوتیان وەرنەگرتووە و بەشێکی تریشیان ئەو نەوتەی پێیان دراوە بە نرخێکی زۆر پێیان دراوە لە کاتێکدا ئەوان لەسەر دەریای نەوت دەژین. منداڵی هێتیم، منداڵی فەقیر کرێچی نەبوون ئەو هەکەینێ ژیانە یعنی نەفت یعنی مرچی خۆمانە نەفت ئەمە لە ناو نەفتی دەژین نەفتمان نەدەنێ ئەو چ ژیانەکەمە تێداینە چیان لۆمە کردێتە ئێستا هیچ شتێکیان لۆمە نەکردیە ناوەڵە هیچ نەوتمان وەرنەگرتووە ئێستاش دەرێن عەلە ساز دێتن بە 900,000 دەمان دەنێ 900,000 یعنی چ بووە یعنی لۆ فەقیری فەقیر لە چێ بینی 900,000 بە نەفت داتن خوا خێری ئەو هاجەیەکی ئەوها بنووسی ئەمە مەمنونیانین کە یارمەتیمان دەدەن کە بەسەرمان دەکەنەوە کە ئاگایان لە فەقیر و هەژارانە ئەمە سوپاسیان دەکەین زۆر زۆر سوپاسی کۆمەڵیشەکەین کە ئەو نەفتەی بەسەر فەقیر و هەژاراندا تەوزیعەکە زۆر زۆر خواڵیان ڕازی بخوا عەفویان کە خوا ئەمسالیان زۆر کە خوا سەرکەوتویان کە لە دەرەوەی هەولێرێ بە 55,000 بوو هاتەوە بازنەی هەولێرێ یعنی بە 900,000 عالەمێ بەرمێنش تەواو نەبوو زۆر بی و زۆر نەبی چ بکەین چارە هەیە ئەگە گۆدمان 150 دەبوو بکڕین چارە هەیە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بۆ چەندەمین جار هاوکاری بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت دابین دەکات لە ئێستاشدا 1400 جلیکان نەوتی بەسەر هاوڵاتیاندا دابەش کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.